بینەرانی عزیزی کورساد ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی جارێکتر دێنەوە دیداریەوەی عزیز و خۆشەویست. شاعیر و نووسەری خۆشەویست کاک عومەر کەسان ئەم هەفتەیە میوانی بەرنامی وێنەگرافیە. کاک عومەر کەسان یەک لەو نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووسانی کوردە کە ساڵانێکی زۆرە لە بواری نووسین خزمەت دەکات و جێدەستی دیارە. وەکو شاعیر خاوەنی چەند دیوانێکی شیعریە، وەکو ڕۆژنامەنووس، وەکو نووسەر توانیوێتی خزمەت بکات. هاوکات لە بواری پێشمەرگایەتی و نیشتیمان پەروەری قسووری نەکردووە و زیندانی سیاسی بوو، ساڵانێک قوربانی داوە و ساڵانێک لەسەر ئەو پرسە دەستگیر کراوە. کوڕی سلێمانیە و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە، خاوەنی کۆمەڵێک یادەوەری زۆر خۆشی ئەم شارەیە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ ئەزمون و یادەوەریەکانی کاک عومەر کەسان. کاک عومەر جانم کاتۆ باش. سەرچاوم کاک بەرزان بەخێر، چاومان ڕوون بوو. ڕێز و سڵام بۆ ئەم برا بەڕێزانایە. دەستەکانە خۆش بێ و زۆر سوپاس. تەندروستی چۆنە؟ ئەحواڵت چۆنە؟ باشم، زۆر سوپاسانەکەم. بەخێر بێن خۆشحاڵتان کرد. بەچیەوە سەرخاڵی ئێستا زیاتر؟ وەڵڵاهی هەر خەریکی کۆبەرهەمی کەسانم بە تەمام چاپیکەم. دانەیەکە چاپ کردو دیوانی کەسان؟ ئەمان دیوانی چکە ئەچێتە بانی بە ناوی یەک جار بژیم نەک ڕۆژانە بمرم، بۆ ئەو شعرەی کە ئەو قەسیدەی کە بۆ شێحسێنی هەزارکانی ڕەحمەتی نووسیوە. لەمبەینەشە لە هەزارکانی پێکەرەکەمان بۆ دانا و یادمان کردەوە. دەستەکانە خۆش بێ و هەر سەرکەوتوبی زوو بینم لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر هاتشۆی سەرچنارەکەی تۆچی بۆ باخکێ سەرچنانی ڕۆژانە ئەدبینم لەوێ. چۆن وانی خۆت گرتۆ بێ؟ سەرچنار هەر لە مناڵیەوە من خۆشم ویستووە. سەرچنار کاتی خۆی ئێمە مناڵ بووین لە سلێمانی زۆر بچوو بوو. لە هەندێک لە وێنانە دوایی ئەیبینی سلێمانی بۆ نمونە سەیتەرەکەی ڕێ هەڵەبجە و هەربەت لە مەرکەزەکەی سەرکارێز بوو. شیشێکی درێژیاندا نابوو، ئاوا سارە بڕۆشە بەرزیانەکردەوە کە ئەڕۆی دایانایە. لە ڕۆژی شاد 5-6 سارە نەئەڕۆی دیەوە. لەم لاشەوە بەنزیخانەکەی عقاری کە ئێستا پێ سیتی سنتەر سیتی ستار، ئەوە بەنزیخانەی عقاری بوو لێوێەوە تا سەرچنار یەک بلۆکیتیانە بوو. 7 کیلۆمەتر بینی سەرچنار و سلێمانی بۆ 7 کیلۆمەتر بوو. بیرمێت جارێکیان ساڵی 67 عەبدوڕەحمان عارف ڕێی جمهور بوو، هاو بۆ سلێمانی. ئێمە کەشافە بووین، دیدەوان مناڵ بووین، سەرەتایی بووین، بردینیان لەو شوێنەی کە ئێستا پێڵان سەوڵەکە و خەڵک ئێواران نەچێ بووی. ئەوە جادەیەکی تو لە ڕێ بوو، یەک جادە بوو، دوو جادە نەبوو. ئەم دیوی دەغڵ بوو، ئەو دیوی دەغڵ بوو. لێەوە سەرکۆمار هاو ئێمەش بە خێراتنمان کرد، ئەمەنی لە سارەکە دیار بوو. سلێمانی ئاوە بوو. ئەو کاتە سلێمانی زۆر بچوو بوو. زۆر ڕاستە. دەستەکان خۆش بە دیارە بنەماڵی ئێوە لە 1929 یا لە کۆتایی 20ەکانەوە هاتوونەتە ئەم شارە. 29 باوکم هاتووەتە سلێمانی. لە 33 خانووی کردووە لە باخی شێخ لەتیف. باخی شێخ لەتیف بووە من یادەوەری زۆر خۆشی تایە. مناڵیم لێوە. باوکو دیشی چی بوو کاڵمان؟ باوکم هاتە سلێمانی لەبەرەوەی لە فەقێتی ئەی خوێنە بووی، کوردی و عەرەبی ئەزانی، و کاتە خوێنەوار نەبوو. سلێمانی وەکو باسەکەن دەو ساڵانی باوکم کە هاتووە تا پۆلی چواری سەرەتایی تیا بووە. لەوە بە ولاوە نەبووە، ناوەندیشی تیا نەبووە. ئیتر لەو کاتە بووە بە هێنە مراقیبی ئەو ڕێی دروستکردنەی عەربەت بۆ هەڵەبجە و بۆ ئەمانە مراقیب بوو. بەڵێ لەگەڵ کاک ڕەفیق هەیە، باشی کاک محەممەد شابان، ڕەفیقێکی نزیکی یەکتری بوون، یەکتریان خۆشویستوە. لەم بینە کاک محەممەد شابان لە فەیسبووکەی خۆی بڵاوی کردەوە ئەو بابەتە. من ئەو لە من گەورەترە، من نەمەزانی لەوە وەرەبگرتەوە. ئیتر لە دوای ئەوە هەردووکیان بوون بە پۆلیسی سوارە کە بۆ نمونە ئەچوونە پێنجێن وەکو حاکمی ئەوێ وابوون. ئەو کاتە زۆر مهم بۆ خوێنەوار بیت و پیاوی حکوومەت بیت. و ئەمە وێنێکی جەنابی باوکتە لەگەڵ دایکت. ئەوە کوێیە کاک عومەر؟ ئەمە ماڵانە چێت؟ ئەوە هیوای برامە لەگەڵ جەلاسی خوشمە، ئەوەش باوکمە، ئەوەش دایکمە. ئەوە حوشەکەی ماڵی خۆمانە. دوای باخشە لەتی بچووینە کارێزی وەسا شەریف. ئەو ماڵەیەکە لە کارێزی وەسا شەریف، خواروی برایم پاشا. کەی کۆچی دوای کرد باوکت؟ باوکم 89. ڕۆحی شاد بێ. تۆ لە 1957 لەدایک بووی لە دەرگەزێ؟ لە گەڕێکی دەرگەزێن باخشە لەتیف. ئەو وەختە هەر ساماڵ پیانە و گەڕێکی ئێمە باخشە لەتیف پیانە و گونجی حەسەن بەقایی باخشە لەتیف گەڕێکە بوون. خوارمانەوە هەبەرمەغان بوو
هەر وەکو گەڕێکێکی کەوا بوو سەر دەستە چەپمان سەرکارێز بوو ئەو لامان سەرگۆل بوو سەرگۆلیش لە ماڵی حاجی ڕەجەب بوو حاجی ئەحمەی کەریماغا و دەستی پێگرت تا ئەچوویتە قاوەخانەی سەرچیمەنی ئیتر لەو لاشەوە مەلاریاکە هەبوو گاوران هەبوو تۆزێک سەرکەوتی ئیتر ئەوە برایم پاشا ئەوە پیان و وەکو سادەکە پیان و سادەکە ئیتر سلێمانی بەڵێ ئیتر ئەوە ئاوی گلایە ئیتر سلێمانی نەبوو لەولا گەڕێکی شەبوو پیانەوە خانە قوڕەکان زۆر ڕاستە ئەمە وێنێکی توێیە پێما بێ مناڵیتەوە کاتێکە لە باخی شێخ لەتیف ئەمە بەرامبەر ماڵی خۆمانە ئەمە باخی شێخ لەتیفە ئەمە یادەوەری زۆر خۆشیە بۆ من بەڕاستی ئەو ڕۆژانە ناگەڕێتەوە تازە ڕۆی ڕۆژە خۆشەکانی تەمەند بوو مناڵی خۆشی ئەو ڕۆژگارە چی بوو تۆ لەو تەمەنەبووی لەو کاتە خەڵک سادە ئەژیا خەڵک بێت فرپفێڵ بوو من شعرێکم هەیە جارانی جوان هەموو ڕۆژێت لە ڕادوی دێرین دوسێ جار لێە بە شەو بە ڕۆژ ئەو کاتە کۆی خێزانێ لێک ژوورا خەوتین خێزانەکان دڵپاک بوون بەیەکەوە هەمومان جۆمان لە ڕادیۆکەی ئێرانە گەورت و دوایە خەڵکە خەوت ئەم تەکنۆلۆژیا نەفرەتی لێبێ ژیانی دابڕان ژیانی کۆمەڵایەتی وێران کردووە ئەو کاتە خەڵک بە جوانی ئەژیا خەڵک یەکتری خۆشەویست هەمومان لەسەر سفرێ نانمانە خوارد هەمومان لێفە و جاجم هەبوو بەتانی نەبوو ئەم ڕای کێشاوە ئەوەی ناوڕازی استراحەتێ کرد بۆ خۆی خەڵک ئاوا بەڵام خەڵ یەکتری خۆشویست ئێستا هەد مناڵێک و لە ژوورێک و یەکتریشی خۆش ناوێت کەس ئاگای لە کەس نەما نەخێر ئەمە ژوێنەیەکی تری مناڵی توێە ئەمە بەڵێ ئەمە مناڵیمە ئەمە ئەو وەختا هی نەبوو دوو وێنەگر هەبوو حەبیب و عومەر ئیتر لە سلێمانیارە دوو وێنەگرا بوو چون وێنەماندا ئەگەرت و ئیتر ئاوە وێنەیەکی جوانە لەو تاماوەی پیشانی خەڵکمانیان ئەم وێنەیە 6 ساڵی 1976 دیارە دوانی ڕۆگرتوتە لە بەردەم بانقی ڕافیدەین لە سلێمانی بانکی بەشی ئێستاەوە بەفری ژەبار ئەمە بەفرباریەوە ئەمە سەرایە ئەمە بڵێن لە سەر و سەراوە ئەوە بانقەکەیە ئەوە ئیتر ئەو ڕستمە ئەوەنە مهم بوو تاماوەی پیشانی هاوڕێکانمەیە لە کاتی بەفرباری جلی کوردی و جامانە ناوەینەکە کلێتی دەستەکان خۆش بێت کاکە ئەمەرتۆ لە کوێچی تۆ قوتابخانە من لە باخشە لە تی بوو ماڵبان چوومە دەرگەزێن خانوویکی دووقات بووم تا ئەم ساڵانەش ما بوو لە ماڵی حاجی عارف بڕنووتیەوە ئەوە ڕۆژی تۆ بوو لەقەیە چێتەوە بۆ بەڕی دەم مزگەوتی مەولانە خالید ئالیەوە قوتابخانەی دەرگەزێن لەویا بوو زۆر ڕاستە خانوویکی دووقات بوو بەڵێ دواتریش چیتە ناوەندی جمهوری چوومە ناوەندی جمهوری بڵێ دوای ناوەندی جمهوری لە پۆلیسیا لەبەرەوەی یەکێتی قوتابیان بووین و چالاکیمانە بوو من چوومە سانەوەی ڕۆشنبیر ئەو کاتە ئەندامی لیژنەی سانەوی بووم یەکێتی قوتابیان بڵێ لە 74 بڵێ چوونە دەرەوە ئێمە قوتابیان کادری پێشکەوتوو بین لە قوتابیانە چوینە دەرەوە چوم من لە ماوەت بووم لە ماوەت شەوی چەند لێپرسراوێکمان بۆ هاوتیانەمە خانەخینێ دوایی تێگەیشتم ئەم کاگە عادل مرادە ڕەحمەتیە بوو بە منیوتی تۆ لە پۆلی چەنی وتم لەسیە وتی چەند کەس دەسەیە 8 کەسیکە لەسێ بوو وتی بەیانی تراکتۆرێکە ڕاتەوە بۆ سلێمانی ئێوە بڕۆنەوە ئیمتیحان بن هی پۆلیسیە تەواوکەن بە کالۆری ئێمە پێویستیمان بە پێشمەرگە نییە پێشمەرگە زۆری ئێمە شەو لە خۆشیە خەومان لێ نەکەم بەیانی سواری تراکتۆرەکە بووین و هاتینەوە گەڕانەوە بۆ ئێرە ئەمە وێنەیەکی ساڵی 1970 کوێ ئەوە ماوایە کێ نەوانە لەگەڵ ئەوە ڕەشە عەرەبە مامۆستا جەلال قوڕانی گەڕەکەن هی مەکتەبن ئەوە شیوانی کەریمە ئەحمەی کەریماغای تیابرای دکتۆر جەمالی مناڵان ئەوەی ناوەڕاستەها دانیشتووە ئەوە بۆ سەیران چوون ئەمە بۆ سەیران متەوەسیت جمهوری بوو جمهوری ئەمە ئەو کاتەیە ساڵی 70 ڕاست وێنەیەکی جوانە ئەم وێنەیە ساڵی 1975 دیارە لەسەر گۆڕستانی سەیوانەوە گیراوە سلێمانی لە پشتەوەیە ئەو کاتە سلێمانی چۆن بۆ کامە ئەو سلێمانی ئەو تۆزەیەکەی بینی ئێشتا و کاتە گەورەتریشە لە چاو پێشترە ئەوە خەستەخانەی شیرەکەیە لەو بەرەسەر بینا نەبووە یەک دوو شوێنیکە ئیسە سلێمانی ئاوا بوو ئێمە ئەو سەرقەبرانش ئەمەنە خۆش بینە دارتەڵەبەیە یان دارتەڵەبێ بەڵێ بەخوا شوێنەکە ئێستا بە جوانی ناتوان
هندی کەم دەستنیشانی کەم بەڵام ئەمە بە گەنجی ئێستا بڵێم ئێمە ئەم سەر قەبرانە سەعیمان لێ کرد سەرمان هەڵ نابڕێت بینی قەبرەکان ئەوەنە بڵاو بوو ئێستا کاچی بە سەر قەبران ئاگا لە خۆی لێ بڕۆیت بەڵێ بەداخەوە بۆچی لەسەر قەبران سەیدانەکە ئەمە شوێنێکی بێدەنگ بوو هەر لەوێ سەعیمانەکە کارزی وەستاشریش لەوە هەبوو بەڵێ جا ئەگەر قبرێکمان بدایە 50 ساڵ بە ئەمان وەرن کۆ بووینەوە هەتی نیو قڕن ژیاوە نیو قڕن خەڵک ناژیا 50 ساڵ نەبوو کەم ئێستا تەمەند درێژ بووە ڕاست ئەمە شوێنێکی توێ لەسەر ئیشێک لە شەقامەکانی ئەمە بەغایە ئەمە چوین بۆ چالاکی قوتابخانەکان ئێمە سلێمانی چوین بۆ بەغا ئێمە وەکو چالاکی قوتابخانەکان شانۆگەری کەژاوی مێژومان پێشکەش کرد لە نووسینی مامۆستا بەدی عەدارتاش بوازانم یەکەم بووین کچانی سلێمانیش لە گۆرانی و مۆسیقای یەکەم بوون مناڵانی سلێمانیش لە مۆسیقای یەکەم بوو شەید کارزان و شەید فەرمان وێنێکشم لەگەڵیان بەڵێ لە هەر سێکیا یەکەم بووین سلێمانی زۆر ڕاست ئەمە وێنەیەکی توێ لەسەر مامایارەوەی چیراوە ئەمە مامایارێ سەری سلێمانی کە چەند بەڵارەوە ڕێگەی هات بۆ سلێمانیەوە بەڵێ ئازادی و برایم پاشا کاک بەرزان ئەو وێنەیە کە ئاوات و ئێسای بینی و کاتە زۆر گرنگ بوو بەلای خەڵکەوەی وێنەیەکە بگرتایە چونکە ئەو ئیمکانێتی وێنەگرتنە ژەڕوە ئاسان نەبوو جاری وا بوو وێنەیەک تێگر لای دەسەر چنار کاچوویتەوە دوای مانگێکی و با فلیمەکە تەواو بێت کاچوویتەوە چاوێکم نوقا بوو کابراایکی بەس بەخوات تاموچێژێکی خۆشی بکەمە چاوەڕوانیەکەی تا وێنەکە دوو هەموو شتەکانی ئێستاکە ئاوا هەمووی هەڵەگیرا لە ناو ئەلبومە سیر ئەکرایەوە بەڕاستی ئەو کاتە تاموچێژی وێنە خۆشتر بوو وەک لەوەی کە ئێستا نانە ئێستا تامی وێنە چێتە ناو مۆبایل و ناو فۆڵدەر و ناو کۆمپیوتەر تامیتیان نەماوە نەوەڵە ئەمە وێنێکی تۆ ئەمە کاکە فەرمانە ئەمە لە بەغایە ئەو کاتێک کە بۆم باس کردی شەید کارزانمان لەگەڵا بوو ئەممان بەداخەوە ڕۆحیان شاد بێ ئەوە بەداخەوە تۆ لە چالاکی قوتابخانەکان هەر لە شانۆ بەشداریت کرد لە شانۆ بەژاری ئەمە وێنەیەکی بەغایە پێمابێرە و کاتانەیە ئەبوو نەواسە ئەوە محەممەد ئەسعەد برای خاڵۆژن هاوڕێکی خۆشویستم بۆ ئەوی ناوڕاستیش فەریدون بەکرە گۆرانی بێژێ بوو ماوەیە گۆرانی ئەوەتی ئێستا نایبینمە بەداخەوە ڕاست ئەم وێنەیەش وێنێکی ئەو کاتانەیە کە ئێوە پێما بێ و چالاکی قوتابخانەکان ئەمە ئەو ڕۆژەیە ئەوە پاسەکە شتەکانمان خسوەتە سەری ئەوە حەمید ئاسۆیە ئاسۆی ئەختەر ئەوە ئازادە ئەو خۆمم ئەوەش سایقەکان نایەناسم زۆر بۆ پاسانە ئەچون بۆ بۆ پاسانە ئەچون بۆ بەغا 9 ساعت 10 ساعتمان پێچوو ئەوە ئایارە هەڵەمە وێنەیەکی تری ئایارە ئەمە دەنگی خۆش بوو لە گۆرانیشتا لە وەرسەکان و لە گۆرانیا دەوری هەبوو ئەمە ژوێنێکی تۆ هونەرمەندی خۆشەویست کا کامەران عەبدولمەجیدە لێرە ڕێز و خۆشەویستیم بۆی من لێرەوە ڕێزم بۆیە ئەمە ئەو کاتەی لەگەڵ کامەران عەبدولمەجید هەر لەو کاتانەی چالاکیەکانەکە ئەمەرانی ژەگەڵمانە بوو بەیەکست ئەوە بەر ناو هۆڵەکەیە دەرەوەی هۆڵەکەیە کۆمەڵە گۆرانی زۆر خۆشیە کامەران بەتابەتەوەی هەفتاکان بەداخۆ دەمێکە ڕاستە ئەماوەی یەخید گۆرایی نەوت بەڵام ینی کۆمەڵە گۆرانی کەمی هەیە بەڵام گۆرانەکانی زۆر خۆش و یادەوەری زۆر خۆشیانە بەڕاستی و ساڵانە ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکامەران هەیە ڕێزمان ئەم وێنەیە شوێنێکی تۆ ئەمە سێنە ئەوە هاوڕێی دێرینم حسین بەفرین ئەمە یەکی هەفتا شەش ئێستا سی شتەکەیم نەکردەوە بزەبت یەکی هەفتا حوتە ئەمە سینەمای ڕەشیدە پێشوی فلیمەکەیشکە ئەو وێنەیەمان گرت وێنێکی جوانە و ڕێز و خۆشەویستیمان بووە ئەمە هەڵەبجەیە ئەمە هەڵەبجەیە ئەوە کاک حەمەسدیق ئێستا پێشمەرگەی دێرین ئێستا لە دەروی وڵاتە ئەوە شەوکەت عەبدولفەتاح ئەوجار پێشمەرگە و هاوڕێی مناڵیمە ئەوە جاهانگیر بە ڕەحمەت بێ کۆیی بوو نەماوە ئەوەش حکمەت کاک حکمەت هەڵەبجەیە ئەو خۆشم بەڵام بەداخۆ ئەمێکیان ناناسم ئەمێکیان ناناسم جوانە ئەم وێنەیەش وێنەیەکی ئێوەیە ئەو ئۆتۆمبیلانی کە لە دو دەرچوون هەمویان مۆدیلی و ساڵان ئەوە خاڵە حەمەمە بە ڕەحمەت بێ ئەوەش قاسمی پورزامە ئەسا لە دەروەیە ئەو قەمەرێشی خاڵم بوو سخۆدار ئەو کاتە یەکی ساریکی وای هەبواە لە سلێمانە مهم بوو ئمە خۆمان بە پێوە بایەمان و خاڵم ساری کە ساری نەبوو لە گەڕچێکات سارێک نەبوو
خاڵ و بزاری هەیە ئەمەش وێنەیەکی ئەمە ئەم وێنێ زۆر ئەوە بەعادین شوپانە ماوە یەکێک بوو لە یاری زانەکانی سلێمانی ئەوش فاتحی گۆڵچی یەکێک لە گۆڵچی چاکەکانی سلێمانی ئەوش کاک شەماڵە ئەوش منم ئەمە هەر سەرچنارە وێنەیەکی جوانە بەڵێ ئەمەش خۆشەویستیمان بۆ ئەوانەی کەماون کاک فاتح پێما بێت لە دەرەوەژی ئێستا لە دەرەوەیە ساڵانێک وەرزشت کردووە و وەرزشم ڕازی بوویت لە یاریگای سلێمانی 4 جەمیاریم کردووە لە یاری ئامادەی کشتتوکاڵ و ئامادەی پیشەسازی برمانۆلیات بە پەنارتی بە پەنارتی من ئەخیر پەنارتیش من لێم ماپە ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی کە وەرشەوان بووی ئەمە تیپی سۆزانە ئەمە من مدەڕی بووم لەگەڵ کاگەمیری ئەمیری برای علی مەحسووم ئەمەش یادەوەی کۆنا ساحەیەکە ئەوە لای کاریزی وەسا شەریفە ئەچوون بە ساحەی سەروم زۆر ڕاست ئەمە وێنەی ساڵی 1970 هەر وێنەی کۆمەڵە یاریزانە ئەوە هەر ئەو تیپی سۆزانەیە من کاپتنی تیپەکەم ئەمە لە مەلعەبەکەیە یاریمانە کرد ئەوە بەستا شیروانە پێشمەری دێرینە و ئومێدە ئەکتەرە هەندێکیان ناناسەوە نەبەزی علی ئاسکەی تایە کاک نەبەزی ڕۆژنامە ئەم وێنەیەش دیارە قوتابیانی ناوەندی جمهورین لە سەراوی سوبحاناغا گیراوە ئەم وێنەیە وێنەیەکی مێژوویە ئەمە کۆمەڵێ ناوەندی جمهوری بووین چوین بۆ هەڵەبجە یاری بکەین مامۆساکەری مدەڕی باند بوو یاریەکە 4 بە هیچ دەچوین مامۆساکەری هەر 4 گۆڵەکەی کرد حاکم قار ئەوە لە ناوڕاستایە من و ئومێدی مەحموود شلک لەگەڵ حاکم خارە ناوڕاست یاریمانە کرد ئەوە زایری علی مەجووە لە ئەوە کاک فایقی مەحامیە ئەوە کاکبرایمی قەسابەوە ئیتر ئەوە ڕۆستەمی لالەیە ئەوە عارفی گۆڵچیە ئەو عەبدولکەریم باندیسە وێنەیەکی جوانی ئەو ساڵانەی ناوەندی جمهوریە بڵێ ئەوەش مامۆسانی هادا ئەوەش کەمال کاکەمالە ئەو تراسول لەبەرە ڕاست ئەم وێنەیەش 1974 یاریگای سلێمانی لەگەڵ کاک ئازاد نووری یادەوەری ئەم وێنەیە چی کاک ئەمە ئەم یاریە من کاپتن بووم ئازاد نووری بەڕەحمەت بێ هەم هاوڕێکی خۆشەویستم بوو پارەکەی هەڵا پەنجایی بوو 5 فلسی بوو ئاوا هەڵیا شێر و خەت بکە بۆمان کە کەوتەوە عەرزەکە کەوتە درزیەکە و مەلعەبەکە درزی تیا بوو ئەمەنە ئیتر کاکە هەر گەڕێن وەڵات لە جمهورەکە کەوتە فیکە لیان بۆمان پارەکە تا بۆ نەدۆزرایەوە گەرێکی جوانە ئەمە ڕوومادیە ئەمە کەشافین ئەوەی ناوەڕاست کە بەهمەنی فەرەجەفەنیە ئەوە کاشاهۆیە ئەوە کاک نەبەزە بەخواوانی کەم ناو بێتەماوە ڕاستە وێنەیەکی جوانە کاک مەرساڵانێک لە دوای ئەوەی کە لە سانەوی جمهوری با بڵێن لە ناوەندی جمهوری و دواتیژە چتە سانەوی ڕۆشنبیر ئەنجا چیتە ئامادەی کشت و کاڵێ ساڵانێکیش لە ئامادە پێم 3 ساڵش لە ئامادەی 3 ساڵ لە ئامادەی کشت و کاڵوی لە بەکرەجە و بۆ کات بەڵێ لە بەکرەجە ئەمە وێنەیەکی و ساڵانەیە کە دەبێت ناو بەفرەکە باریەوە ئەو کاتە بەفر ئەمە مانگی 5 بوو ئاو بەفر باریەوە ئەو بەفرە باری لە مانگی 5 ئەو کاتانە ئاو هەوا ئاوا ڕاست وەکو ئێستا ئەمە هەر ئەوەیە ئەوە عمەر هەمەوەندیت ئێستا ماڵەکەی بەرامبەرمە هونەرمەند عمەر هەمەوەندی ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئێستا تۆزێ باری تەندروستی باش نیە بەهیوای چاک ئەمانی کە ژەمی خەڵکی کەسایەتی جوانن ئەوە خەسرە و سایەیە علی مەلا عومەر ئێستا ناوی خۆی نان و ناوە خەسرە ئەوان بەیەک و خوێندکار بوون لێ بەڵێ ئەوە عومەر قانعەوە ئەوە عومەر عەلی مەعروفە عومەری ئەرازی دوای من بوو بە ئەرازی کە من گیرام ئەو شۆ ئەرازیەکەی ئەمە کۆمەڵی خەڵکی ڕاست ئەم وێنەیەش پێما بێ هەر ئەوەیە ئەمە هەر ئەوەیە ئەمە عەزیزە ڕۆفتیارەیە ئەوە کۆمەڵی خەڵکی سلێمانی هەمووی لەوێ ئەوە فوادە سوورە ئەوە ناوی چەند بڵێم ناوم بۆ ناوترێن لە دوای ئەوەی کە ئامادەی کشت و کاڵت تەواو کرد کاک عومەر دامەزرای هەر لە کشت و کاڵ بەڵێ دامەزان ئەو کاتە لەگەڵ ئەو ڕۆژەی تەواو تەکرد یەکسەر بە مرکزی تاعینە بوویت لەکوێ دامەزرایتەوە من لە شارە زۆر وتم هەر قۆم خەڵکی ئەم لە ئەسڵامان بەڵێ لە هەر لە با بڵێن فەرمانگەی کشت و کاڵی شارە زۆر بەڵێ چەند ساڵ مۆزەف بووی لێ کاک عومەر وەڵام من
4 ساڵ 2 ساڵ مۆزە بووم و گیرە لە سەرەتا مۆزە بووم چوومە دەرەوە دوایی هاتموانێ ساڵێ 2 ساڵ مۆزە بووم و گیرە ڕاست ئەم وێنەیەش ئەمە سینەمایە ئەوە عوسمانی ڕفیقمە بەخوا ناوی ئەوانی کەم لە بیر نەماوە نەوەڵە زۆر ڕاست کاکومەر لە باسی ئەوت کرد کە گیراوی پێم خۆشە باسی ئەو بکەم کەی تۆ تێکەڵی بواری سیاست بوویت من لە هەفتاویەکەوە چوومەتە یەکێتی قوتابیان عمرمە 14 ساڵ بە چوومەتە قوتابیانەوە ئەو کاتە گەنجی ئەو کاتە ئێمە قولیامان بەس نیشتیمان پەروەری بوو زۆربەی ڕاست ئاوا بوو لەو کاتەوانە سیاست لە دوای ئەوەی لە دوای هەفتا پێنج کە گەڕانەوە بۆ ئێرە جارێکتر چۆن لەو بوارەیە جارێککە ساڵی هەشتا چوومەتە چێ ناڵێم من بکو نوێنەری کۆمەڵی گروپێکی مارکستی بووین کۆمەنەس بووین من پرسایی گروپەکە بووم لەوێ بووین ئیتر دوایی زۆربەی ڕووی بۆ دەرەوەی وڵات ئیتر من مامەوە دوایی مامۆستا بادی نووری ها بۆ بەلەکجار شەوێک بە یەکەوە دانیشتین لە ماڵی شێخ ئەحمەدی نیزامی ئێسمەتخانی خوشکی تا کچۆلەکە جریوەی گوێمان لێ بوو هەر قسەمان کرد ئێستا بگەیشتنە قەناعەت وتی منیش وەکو تۆ باوەڕم وایە کە ئەبێ حیزبێکی نوێی کۆمەنیستە بێ حیزبی شووری وەکو پێویست ئیش ناکە منیش بە یەکەوە ئیژەکەین و دوایی ئیعلانیەکەین چیتان دروست کرد دوایی پارتی کۆمەنیستمان دروست کرد لە ماڵی شێخ عوسمانی شێخاری خوشکەزایە کە دەوێ ڕای کرد لە نۆکانەوانە لە دەستی ویستیان بیگرن حیزبی شووی هاتە ئەوێ لەوێ هەر ماڵەکەی ئەوە ساڵی 84 ناوی پارتەکە من ناوی پارتەکەشم ئەوەتی ناوێنین حیزبی شوویی حیزبی کۆمەنیستی کوردستانتم لە ئێران حیزبی کۆمەنیستی وتی حیزبی شووی حیزبی شوێن ئێترمتم پارتی کۆمەنیست بەدڵی بوو ناوەکەمانە دەستان کرد بە کارکردن بەڵێ ئەوە کەس و کارەکەی هەموو ێزان لێرە و ڕێز سلام بۆیە شێعمەری شێخاری لە هەمیان ئاگادارترە لە مۆزوع ئەوانی کەش هەمووی کاگەڕازمەدەین کە برازایەتی ئەم وێنەیە ساڵی 84 ئەوە کوێ ئەمە تەکێ ئەوە وێنەی شەید ئارام و مارکس و لینین و ئەمانە بە دیوارەکەوێتی ئەمە من لە تەکێ گوتم وێنێکی زۆر جوانی ئەم ساڵەیە جوانی گوندی تەکێش کە هەم گوندەکە جوانە هەم خەڵکەکەشی خەڵکێکی زۆر بەڕێز و ئەوە ئەم وێنەیە ئەمە شەر قۆپی قەرەداخە ئەوە حەسەنی برامە ئەوە ئەوەتی خوشکەزامە ئەوە حسێنی زاوامە ئەوە هەردی شێقارە ئەوە سەڵاحی شێخ نەجمەدینە کاکومەر لە بەهۆی ئەوەی کە تێکەڵێم کارە سیاسی ئەوی لە 1995 خەبەر لێدرێ و ئەگیری لەکوێی گیرای لە تەوارەکەی سلێمانی گیرە چۆن گیرای برادرێکمان هەبوو پیاوێکی باش بوو پیاوێکی سیفەتی جوانی زۆر بوو ئێتر دوو نامەی من مامۆستا بادین کە بۆی ناردەبوو لە گیرفانیا بوو ئەو بە ئیشتیبا ئەگیرێ شاگردێکی ئەبێ شاگردەکەی لەسەر شتێکی هەروایە حملەیەکی ئەوەختە حملە هەبوو هەر لە خۆیوانێ تۆزێکی لێن ناوی ئەو برادێری مناڵێ کە ئەمیژە گیرات ئەو دوونامە لەم گیرفانیا بێ دوای دوو ڕۆژنامەکان دەرێن و بەسەر من قسەی کردوتی بۆ ئەواتۆ هاتن لەکوێ تۆیان کرد من ماڵمان ئەو کاتە لەگەڵ ئێوە لە زەراعەکە بووین لەگەڵ ماڵی باوکتا لەوێ من زابط ئەمنی دایرە کورد بوو ناوی ناڵێم هاتبوو بۆ ماڵەوە بەدوامە منش لە ماڵ نەبوو توی پێی بڵێ بەیانی بێ بۆ دەوام خێزانەکەشم وتی بەیانی دووشەمەیە هیچی محەڕەمە خۆ دەوام نیە وتبی ئاخری ئیشی زەڕورم بێتی ئێتە من بۆ نمونە کاکزایری حەسەن شەریف تەنیش ماڵی خۆمان بوو تۆ شەزانی پێی وتم وتی مەچووە ئەمە شتێکە وتم باوەڕ ناکەم هیچ گومانێکم نەبوو کە چۆن دەوێ چواردەبم گیرا و چەندێک لە بەندیخانە مایتەوە تا بر بۆ مانگێ زیاتر بوو بە عەفوات وەربوویت عەفوات وەربوو دەستەکان خۆش بێ پێشێ بچمە سەر بواری ئەوەی کە جەنابەت نووسەر و شاعرێکی دیاری و کۆمەڵێک دیوانی شیعری و نووسینی زۆرت هەیە ئەوە لە بەشی دووەمی بەرنامەکە باسیەوە ئەەکەیت بەس پێم خۆشە هەر لەو قۆناغا لە سەرەتای هەشتاکان پێم وابێ ژیانی هاوسەریت پێکێنا ساڵی چەند و لەگەڵ کێ ژیانی هاوسەری پێکێنا کاکومەر من ساڵی هەشتا لەگەڵ ئەڵوەنی حاجەبار ئێستا خێزان و دایکی مناڵەکانمە ژیانی خێزانیمان بەکارێنە
لەگەڵ ئەڵوەخان چۆن یەکتان ناسی؟ والله هەر وەکو نیمچە تۆزێت لە یەک و نزیک بن وەکو خزمیەک بەس برایەکی زۆر هاوڕێن بۆ براکەی منی خۆشەویست وتی من ئەو خوشکەم حەزەکەم بۆ تۆ ینی وەکو شێوەیەکی ئاوا گوتی یەکمان دی و ئەوش منی بەدڵ بوو منیش ئەوم بەدڵ بوو بۆ خۆمان ینی هیچ ئەم لاولای ترتان نەخێر ئەوە وێنەیەکی تۆ ئەڵوەخانەی سەردەمی ئەمە ڕۆزای کچمە دەتەمەنی توایە ئەمە ڕۆزا لەگەڵ توایەک تەمەەن بوو ئەمە پێ سانسوورە هەر ئەو کاتەش کە بۆ یەکەوەین ئەوە ئەو کاتی هێشتا چەند مناڵتانێ لەگەڵ ئەڵوەخان کاکمان؟ 4 کچ و کوڕێکم بێ تەمەن درێژ من کەسیان لای خۆتمان مناڵەکان نەخێر ئەم وێنەیەش کاک هەر وێنەیەکی تۆ ئەڵوەخان ئەمە سەقڵە ئەمە هێنین ئاوارە بووین حەزەکەم ئەو وێنێشەکە سەردەمی ئاوارەیە ئەوە بڵێ ئەو وێنێش مامۆستا کەریم کابان هەر لە حەوشا گرتومانە هەر لە سەقزە بڵێ بەڵێ وەڵا عەفو ئەو وێنێ ئەمە مامۆستا کەی چوون بۆ سەقز کاک؟ من لە ئاوارەیە چوینە سەقز ئیتر مامۆستا کەریم لە کۆڕەوەکە بڵێ مامۆستا کەریم کابانمان داوەتێکم کرد باوەڕ کە هەتا ئەمری خۆی کرد هەر لە بەرچایی بوو هەر بازیە کرد ڕۆحی شاد دێنەوە مناڵەکانت ئەمە بوارە ئەمە بوارە کچە گەورەکەمە ئەم وێنەیە لە سێ ساعە گرتومانە لە ستودیۆکەی ئەوێ جەلالی زەڕنگەر هەبوو بەڕەحمەت بێ لە سج نابووین بە ڕەفیق ئیتر کە بەر بووین یەکتریمان ئەچوین بۆ لای یەکتری ئەو کاتە گرت چەند نەوەتەیە کاک خوانێ بە 12 تەمەن درێژ میشەڵە بینی چۆنە لەگەڵانە لە کوردستانەژین؟ چواریان دا ئەوروپایە هەشتیان لێرێ جا من بێ ئەوان ناژین بەخۆ تەمەن درێژ میشەڵە خوای گەورەتوان بۆ بێڵێ ئەمە شەروێنێکی مناڵەکانە بەڵێ ئەوانە تەمەنی مناڵن ئەو کاتە هێشتا بەڵێ تەمەنیان مناڵە ڕاست ئەم وێنێش ئەڵۆن خان و لەگەڵ ئەویان چێ؟ ڕەوای کوڕمە تەمەن درێژ بێ کاکەڕوا ئیشی چییەکە لەکوێ؟ کاکەڕەوا وەڵا لە پاسەوانەکانە زۆر باش ئەمە بێ ناو نایەکێک لە نەوەکانتە ناو ئەمەی سەرەوەیان کەسانە کوڕەکەی ڕەوایە ئەمەی کەشیان ڕەوێنە هەر کوری ڕەوایە ئەنجام کەسانم بە ناوی باپیرە مونانەوە هەر بۆ ئەو پرسیارم لێ بکریتە نام نازناوی کەسانە چۆن بۆ خۆت هەڵبژار کەسان من باپیری شەشەمم ناوی کەسانە کەسان کوڕی مەولانە ئێمە لە عەشرەتی ئالی بەجین نەماڵەیەکی بە تایبەتی بەرەی مەولان مەولانە خالیدی ڕەحمەتی لەو بەرەی مەولان و نزیکە ینی سەر بە میکایڵی بەڵێ ئالی بەجێ ئەنجا بڵێن مەولانە خالید هەر لە بەرەی مەولانە کەسانی هەر بەرەی مەولانە تر نازانم شێڵی ئامۆزاییشکردنیشکی ماموو یانی لە ناوی باپیرتەوە بەڵێ ئەو ناوەت هێناوە دەستەکانی خۆش بێ و تەمەن درێژبی ئیشەڵا خوای گەورە خێزانێکی بەختەوەر و تۆ ئەڵۆنخان بۆ مناڵەکان بێڵێ تەمەن درێژ من پشوویەکی کورد وەرەگرین بەیەکەوە هەر بەیادی جاران و تۆش کە بەردەوامەچیت دەچین بۆ باخەکەی سەرچنار و لێ گفتوگۆکەمان تاواکەین باشحاڵم دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵتان بەردەوام بی خۆشەویستان دووبارە سڵاوتان لێوێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ شاعیر و نووسەر کاک عومەر کەسان لەگەڵتان بەردەوامی کاک عومەر ئێستا چوین بۆ سەرچنار و بە تایبەت بۆ باخەکەی سەرچنار کە دیارم باخی سەرچنار جێ یادەوەری ساڵانێکی زۆری چەندینەوەی ئەم شارەیە ساڵانێکی زۆر ئێرە قەرەباڵقی بوو و زۆر خەڵک سەردانی ئێریانەکرد گەنجانە هاتن بۆ ئێرە بەداخەوە ئێستا کەمتر بۆ تۆ وەرچەنە ئێستا تقریبن باخەکە بوژاوەتەوە و خەڵکانێک سەردانیەکەن توێکێکی لەوانی کە بەردەوام ڕۆژانە سەردانی ئەم باخە ئەکەی توێی بۆ ئێرە ینی بۆچی ڕۆژانەی بۆ ئێرەیە چی وای لێ کردووی چی تۆی گرێداوە بەم باخەوە سپاس دەکەم بۆ ئەو پرسیارە وەڵام من و ئەم باخەوەکو دوانەیەکمان لێ هاتووە من بێ ئەو ناژیم ئەو بێ من نەژی بەس من بێ ئەو ناژیم ئەو ماسیانە درۆم لەگەڵ ناکەن ئەو دارا باوەشینی گەڵاکانی باوەشێن مەکە ئەو مەلانەکەیەنە ئێرە باڵندانە گۆرانی خۆشم بۆ ئەڵێن لە ویتەویت و ژاوەژاوی ناو خەڵک نەجاتم بۆ هاتوون بە خۆم لێرە ئەخوێنمەوە دا ئەنیشم ڕائەمێنم لە سروشتە جوانە بۆ خۆم کاتەکەم ئەبە مەسەر جوان دەستەکانی خۆش بێ هەم لە ژاوەژا و خەرباڵقی و خەڵک دوورکەوتیتەوە هەم ژینگەیەکی پاک و ئاو هەوایەکی پاک و بۆ خۆت
لێرە بەڕاستی ئاو هەوایشی زۆر خۆشی هەیە جگەلەوەی کە ئەم باخێ سەرچنار ینی هەستێکی نۆستەلژی هەیە ئینسان کە هێتە ئێرە ئەو ڕابردووی بیرەکەوێتەوە ئەو ساڵانەی کە ئەم باخە باخێکی قەرباڵغ بوو خەڵکانێکی زۆر سەردانیان نەکرد. خۆشببختانە ئێستا هەوڵ هەیە ینی دەستەی گەشت و گوزار و دەسەڵاتی با بڵێن ئێرە کە باخی سەرچنار جارێکتر ببوژێتەوە بێتەوە بە شوێنی خێزانەکانی سلێمانی و خەڵک هاتو شوێ بکاتەوە. ئەم وێنێ وێنەیەکی ئێوە لە حوتی 1975 لە سەرچنار گیرا لە سەرچنارەوە ئێرێ لەسەر ئەو پردەی خوارەوە ئەوانە شوێن لەگەڵ تاکات ئەوە کاگەمیری مەحسوومە دەسا لە هەندرانە ئەوەشیان کاک عوسمانە هاوڕێم بوو بەخوا ئەویکەن بازام کاک مەولوینەوە خەڵکی سەرچنار بوو لە 75ەوە بۆ 2024 ئەمە وێنەیەکی توێ هەر لە سەرچنار کاک بەرزان وەها بوو ئەمە کاک بەرزان وەها بوو خاڵە خدر هەیە خەڵکی تەختەقە پیاوێکی چاک هەموو ئێوارانێکە بۆ ئێرە ئەویش خۆشویستیمان بووە لە منەیە ئەمە خدر هاوڕێی دایمی ئێرەمە تۆ ئێرەت کردو بە شوێنی خۆت پێما بێ ئەم مێز و دوو کورسیە هەر هی خۆتە کاتە بووین بە زنجیرێک بەست بووتەوە بەم من نەم بەستەوە ئەوە گەشت و گوزار بەسییانەتەوە چونکە کاتی خۆی من کە هاتم بۆ ئێرەوە خاڵە شێخ لێرە و ڕێزم بووە ئەم شەم هەمە پیاوێکی کۆنی ئەم شارەیە جاریوا بووە خۆم و خۆی بوون یانێکی چکا و کەچی لەم دوایە کە ئەو هەڵمەتی کە کرا بۆ پاکردنەوەی سەرچنار لەلایەن ئەو برادڵەوە باوەڕکە سەرچنار خەرەباڵق بوو بوو ئێرە ئێواران هاتم جێی خۆم نەبوو هەنوو ئەیلۆ خۆی جێگاگی خۆی نەماوە کورسەکان بۆ جاکەمەوە دەستەکانە خۆش بێ و تەمەندرێژ بیشەڵا کاک ئەمەرباسی ئەومان کرد جەنابەت یەکێکی لە شار و نووسرە دیارەکان خەرمان بارەکەت ئەمەی لەسەر ئەم مێزەدانراوە هەمووی کتێب و شعر و ئەوەی نووسینی جەناب هەیە بەس ئێوە زۆر باسیەوەت کرد لە کۆتای هەفتاکانەوە دەستی کرۆ بە شعر نووسی بەڵام شەرمن بووی لە ئەوڵ زۆر شەرم ئەو سەرەتایی نووسینی چۆن بوو سەرەتای نووسینم من سوپاسی و شەرمنیەم بکەم چونکە گەرە شەرمنیەم نەبووایە بە کرچووکاڵی باتمایە وەکو ڕێزم بۆ هەندێکە زێ لەوانەیە نەمتوانێت بەڵام وەختێک کە دەستم پێکرد و لە شەرم لامە تۆزێ بە شێوەیەکی کامڵتر هاتمە ناو شێرەوە یەکەم شارەکەی بڵاو کردەوە هەشتاکان بوو لە ناوڕاستی هێشتاکانە لە هاوکاریە بە ناوی دەڵێن ڕۆژنامەی هاوکاری و ساڵانە ئەو ساڵان لە دوایەوە شارەکان بڵاو کردو دیارە کۆمەڵێک دیوانت هەیە ئەمە دیوانەکانی تۆیە بەڵێ پێ خۆشە خۆت باسیشی ئەم کارانە بۆ ئەمە یەکەم دیوانمە یەکەم دیوانێت ساڵی چەند بڵاو بۆ تو یەکەم دیوان 2023 ئەمە سەمای سروشتە سەمای سروشت دووەم دیوانم ئەویانێ بێ لە عاشق چێ براوەیە ئەمە بێ لە عاشق چێ براوەیە ساڵی 2006 دواتر شێ دەڵێ خەونێکی جوانی تۆنیم ئەمەش دیوانێکی ترتە ئەنج دیوانی شوارەمم لە ناو ئەم کۆی دیوانی کەسانایە من مامۆسایەکم هەیە مامۆسا زایەد لەتیف پرۆفیسۆرە ڕێز و خۆشەویستمان بۆ مامۆستا لێپۆڵینەوەی لەسەر نووسی موتی بە قسەی من ئەەکەی دیوانی بە تاچی بڵاو مەکەرەوە بیکە بە کۆ لەسەر قسەی ئەوە ئیمپراتۆری عاشق لەم دیوانایە ئیمپراتۆری عاشق و سەر دیوانی کەسان ئەمە هەموو کۆبەرەمەکەی 2010 چاپ ئێستا کۆبەر هەمی کەسان بەڕێوەیە دیوانی پێنجەم کە بە ناوی ئەو قەسیدەوەی کە بۆ شێحسێنی هەزارکانی ڕەحمەتی وتووە یەک جار بژیم نەک ڕۆژانە بمرم ئەوە ئینوانی دوای دیوانەکەمە دەستەکان خۆش بە دیارە جەنابەت جگە لە شعر شتی تریشت نووسیوە ئەمە یەکێکترە لەو کتێبانەی تۆ کتێبی بێژنگ کۆمەڵێک بابەتی تەنج ئامێز ئەمە چی لە خۆی ئەگرێ کاگومە ئەم بێژنگە من کاتی خۆی من دەستی تەنزم هەیە نووسینی تەنزم زۆرە لە ڕۆژنامەی ئاسوا گۆشەیەکەمە بوو کاکستان عەبدوڵڵا کاتی خۆی کە سەرنووسەر بوتی حەزەکەم گۆشەیە بکەیتەوە لێ دوای ئەوە لە ئاوێزەی کوردستانیە دوایی لە کوردستانیە کە حەمەکەریم ئەو کات سەرنووسەری کوردستانیە بۆ هاوڕێی وتی من گۆشەیەکە بۆکەمە خۆشی ناوی نافلە دوای ئەوە لەوێ هەر خۆشی لای بردە دوای چوومە لەڤین کاک ئەحمەد میرە گۆشەی لاپەڕی پێش کۆتایی یامیە چەند ژمارەیە کردم دوایی وتی کاکە بازێنی بەخوا خوێنەرێ وتم ڕوس ئەڵێ ئەوی دوو کەرێژ بگرێت لە کاتێک یەکڕاوە هیچیانی بۆ ناگیرێ من خەریکی شیعرەکان ببوون کاتم لێگرێت چونکە تەنز کاتی لێگرتی ستا من گۆشەکەی سێشەمانم لە کوردستانیە
لەم سێشەمە کە بڵاو بۆ ئەو مێشکەم مەشغوڵە بوو گۆشەیەکی بەیەسر دانێم بۆ سێشەمەدا لەبەرەوە زۆر ڕاستە قرس بوو. دیارە نووسینەکانن زۆرن دیوانەکانت تێ تۆ کەی بووی بە ئەندامی نیشێتی نووسەران یادەوەری ئەو سەرەتایت لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوڵ چی بوو؟ من ئەو کاتە خەریکی ئیشی حیزبی بووم لە سنووری مەڵبەندی شارە زۆر ئەندام مەڵبەند بووم و کارمە کردووەمانە ڕۆژێ سەری جەریدەم کرد ڕۆژنامەی کوردستانی نوێم کرد دەستەی کاتی دانرا بوو دەستەی کاتی هێجی نووسەران بەڵێ لەبەرەوەی نووسەران بوو بەدوو لە تەوانێ بە بۆنەی شەڕی ناوخۆوانە جێکی ناگرتەوە دەستەی کاتیان دانایی سلێمانی ئەمە ڕسمەکەی دەستەی کاتیە ئەمە هەر لە ڕاستەوانی مامۆستا حەمە ڕەشی فەتاحە ئەوە منم ئەوە دکتۆر عێزەدینە ئەوە مامۆستا گیان عومەرە ئەوە ڕەحمەتی سەلامەنمیە ئەوە کە حەمە ساڵە سەعیە ئەمە دکتۆر دڵشاد عەلیە ئەوە ڕەحمەتی مامۆستا حەمە نووری تۆفیقە ئەمە مامۆستا جەمال تاهابابانە ئەمەش کاجەزا عەلیەمینە ئەوە دەستەی کاتی من ئاگام لێ نەبوو کە ئەم دەستەی دامەزرا بوو لە بارەگای دەستەی سەرەکی کە کاک حەمەی مکری و قوبادی جەلیزادە ئەندامی دەستەی باڵا بوون ئێستا لەوێ دکتۆر عێزەدین کە من ئەمەم ئەمان لەسەر ئەوەی کەرێکیتی نووسەران دژی وەسا بوونەوە ئەیانوی زیانەی قەڵەم دروستکەن بەرامبەر بە یەکێتی نووسەران منیش ئەم نووسی نەمنووسی ئەم نامیلکەیە ئەڵێم یەکێتی نووسەران مێژوویەکی خۆی هەیە ئێوە بۆتان نییە لە ناوی برن ئەو مێژوو بەسەرنەوە ئێتر دکتۆر عێزەدینش لە پای ئەمە بنیکردو بە تەرشیح کرده بووم بە دەستەی کاتی دەستەکان خۆش بێ سەرکەوتوی بن کۆمەڵە گوێنم لەلایە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی سلێمانی پێم خۆشە سێریکە وێنانە بکەین بە یادی جاران ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی و ڕەحمەتی مامۆستا خالید دلێریشتان لەگەڵایە ئەوە ماڵی لەگەڵ مامۆستا خالید دلێر چۆن پەیوەندیمان هەبوو ئێمە من بووم مامۆستا خالید دلێر بوو ئەحمەد سالار بوو فوادی مەجلیسی بوو ئەمە فەریق حەسەن بوو مامۆستا زایر سەوز بوو فوادی حەمەمی سەڕاج بوو ئەمانە ئێمە کۆمەڵی بوون دوانی شیکەشمان داوای لێبڕ نەکەم ئێساگەر ناوکەیم گەشتوگە ئێمە گروپێ بووین پێش ڕاپەڕین شێوە ڕێکخراوێ بووین کە چی بکرێ باشە چی نەکرێ وشمان قەڵەممان هەبوو بە قەڵەمەکە و بێک و بەسرا بنی و ماڵی خۆمانە لە زەراعەکەی عربەت کە بەرامبەر ماڵی وێنەیەکی جوان و یادەوەرێکی جوانە ڕۆحی مامۆستا شاد بێ ئەمەش وێنەیەکی جەنابتە لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار ئەمە شەقڵاوەیە ئەمە ساڵی چەنە ئەمە ساڵی دوای ڕاپەڕینە بە یەکۆی ڕاست ئەمە ژوێنەیەکی جەنابتە لەگەڵ هونەرمەندی خوالێ خۆشبوو دەنگخۆش حەمەی بەڵێ درود بۆ ڕۆحی پاشی ئەمە بێ سانسورە هاتبوو میوانم بوو ماڵمان لە زەراعەکە بوو پەیوەندیتان هەبوو نزیک بوو هاوڕێم بوو هاوڕێکی عەزیز وەرانی بۆتی ئەی چۆن ڕۆحی شاد بێ مامۆستا حەمەی نەرگیز دەنگێکی زۆر جوان ڕاستی دووبارە بوونەوەی ئەمە مامۆستا شاعری گەورە شێرکۆ لەو بینەشەوە حەمیدبانەی دەرچووە تا چەند سەرسان بووی بە کاک شێرکۆ و شاعیر وەڵام من کاک شێرکۆ هاوڕێم بوو هەم شاعیر بوو هەم مامۆساش بوو شعرەکانی بەڕاستی مامۆستا شێرکۆ جێگای دیارە لە شعری کوردیە بەدڵنیای ڕۆحی شاد بێ ئەمە وێنەیەکی تۆ کاک جەمال غەمبار و سەلام حەمەی ڕەحمەتی شاعیرە بەڵێ ئەمە وێنەیەکی هەرسێکوانە لە فیستیڤاڵی گەلاوێژا گرتومانە دەستەکان خۆش بێ وێنێکی زۆر جوانە ڕێز خۆشوسیمان بۆیان هەیە ئەمەش وێنەیەکی جەنابت و ئەمە من و مامۆستا حەمەی مکری و قوبادی برای شاعیر کاک قوبادی جەلیزادێ ئەمە لەسەر بەحر میتە لە ئەردەن ئەمە داوەت کرا کۆڕێتان کەوت ئەمە داوەت کرا بووین بۆ فیستیڤاڵی شعری بۆ لەندەن هەرسێکمان گروپێ بووین ئیتر لە پێشا چوینە ئەردەن و لە ئەردەن و چوینە سووریا و ئیتر شتەکە تەگەرێکی تێکەوت زۆر ڕاست دیارە جەنابەت کاک عومەر لەو شیعرانی کە نووسیوتە یعنی شاری زۆرت کراوە بە گۆرانی بەڵام لە هەمووی گرنگتر تۆ حەوت سرودی نیشتیمانیت هەیە ینی حەوت سرودی نیشتیمانی شعری جەنابتن بەڵێ چێن ئەوانی کە شعرەکانی تویان کردو بە یەکەم سرودی ئەنفال سەباح شێخانی ڕەحمەتی لەگەڵ زامبیایە خۆی سەباح شێخانی لەحنی بۆدانا ژنەکە ئاوە پەنجەی والیەکە لە خۆیان ڕەحم بکەی وە کورد سەباح شێخانی و زامبیای لێن
لەسەرا بەوە سۆزێ بەرگوێمکە و زایاڵێ عشقە و لە ڕووی مانگ دەرکەوە ئەوە یەکەم سرودی من بوو کە بەرە من مێنا دووەمیان کەمال مەحەمەی شاعر هاو پێش ئەو مامۆستا حەمەد جەزا ڕەحمەتی لە کەرکووک بە مەقام شعری خەباتی سەختی و دوایی حەمەد جەزا کەمال مەحەمە و بە سرود هاو بۆلام دوای 20 دقە تەلەفۆنی بۆ کردوتی ئاوازم بۆ داناوە باوەڕ کرد 20 دقەی پێچوە ئاوازێکی جوانی بۆ دانا ئەو سێم جار ناسی ڕەزازی مامۆستا ناسری ڕەزازی هاو کوردستانە ڕەشپۆشەکەم ئەها بۆ لام زۆر ئێستاش پەیوەندێکی باشمانە ئێستا بە تەمایە دوا بەرهەمی خۆی دوو شعری منە یەکیان بۆ بە سێکیان بۆ ئاوازیشی بۆ داناوەتی با ئەم سەفەرە هاتمانی هەموو شتێکم تاوا کردو کۆتایی پێێنە ئەو کوردستانە ڕەشپۆشەکەم مامۆستانە کاک ناسر بۆ وتی سەر لە ئێرانە سرودێکی دیار و ڕەواجی خۆیە جا مامۆستا ئەنوەر خەرەداخی و نەرمەندی گەورە شعری کەرکووکم کەرکووکی ئاگر ئەوش ئاوازی بۆ دانا و ڕێنازبریتی میدیا حسین جستەیەکی شەکەتی ماندووی مێژوو بووم بە مەقام ئەوە نوتووە لوقمان سەلیمیش لەن دواییە کۆچ بۆ هەندەران دەستەکانە خۆش بێ و خەڵەمت هەردە شارەکانی سلێمانیشم ئەوە ڕۆژانە لە شاری زۆر بۆ سلێمانی نووسێ دوایی ئەبێ بۆ مابخینیتەوە ئەمە وێنەیەکی تۆ کاکەمال محەممەد گۆرانی بێژە ڕێزم بۆیە کاکەمال دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیەش وێنەیەکی توێ لەگەڵ کۆمەڵە کەسایەتی عەرەب کێن ئەوانە یەکیان عەرەبە ئەوە ئەبوو تەحسینە ئەوە کە لە بەغا ڕای کرد ئەوەی کە ڕسمەکەی سەدامی لە کاتێک ئەمە پیاوێکی زۆر بەغیرێت هێشتا سەدام لە بەغا بوو ئەم پەلاماری دوو لە ڕوویە بە لە ڕسمەکەی کە هاتە سلێمانی من بەدەمیەوە چم ئێساش مالی لە کاری زەبوشکە لەم ڕۆژانە لای بووم دەستەکانە خۆش بێکاک ئەمەردیارە جەنا بەجگەلەوەی لە بواری نووسین و شیعر و ئەدەبیات و تێکەڵاوی نووسەران و ئەوانەبی بەڵام کاری حیزبیش زۆر ساڵانێک تێکەڵی سیاست بوویت و کاری حیزبیت زۆر کرد زۆر لە زۆر پێگەی حیزبی سیاسی و کۆمەڵایەتی یا خزمەتت کردووە ئەمە وێنێکی توێ لەگەڵ جەنابی مامجەلالە ئەمە دەستەی کاتێکڕۆشتون بەڵێ دەستەی کاتی شوین بۆ لای بەڕێز مامجال لە باین تا ئێوەرە بێکۆ بین ڕۆژنانمان بێکۆ خوارد و قسەی خۆش و سۆبەت مامەڵی چۆم لەگەڵ نووسەر زۆر باش بوو لەگەڵ نووسەرا ئەو پڕی ئازادیمان بوو ئازادیەکە باوەڕ ناکەیت چۆن بوو زۆر باش بوو لەگەڵ ئەمە ژوێنەیەکی جەنابتە ئەمە سێساق لە بینی کاک شێخ جعفەر و کاک جەبیلی هەورامیان بەڵێ وێنێکی جوان ئەم وێنەیە ژوێنێکی توێ لەگەڵ خوالێ خۆش بێ کاک ئەمە لا لەسەر ئەمە هەرچەنە جیاوازی تەمەنمان بوو بەڵام هاوڕێی تەمەن بوو هاوڕێستان خۆش بوو نەک هاوڕێتی کەسێکی ئازیز و باوەڕ کرد یەکێ بوو لە ئازیزترین کەسەکانی تەمەنم ئەوەش سەرشڵی ڕەحمەتیە ئەمەش کاکە سالارە کاکە سالار سیمان بووی هەیە دیارە لیا تەمەنی مناڵە ئەمە شەر وێنەی شەو ساڵانەیە دیارە بەڵێ ئەمە شەر ئەو ساڵانە لەسەر حەو کۆمەڵە کەسایەتی بەڵێ ئەوە کاتێک خۆمان بووکە لە زەرعەکە دەستەکانە خۆش ئەم وێنەیە ئەمە جەماعەتی هێزی هاوبەشە ئەمە منم ئەمە ئازادی حاجی فایقە ئەمە بورهانی پاسۆکە ئەمە عوسمان ڕەمەزانی حسەکە ئەو وەختە نە پۆلیس مابوو نە ئاسایش نە مەحکەمە مابوو لە سلێمانیا ئێمە حکومی ئەم شارەمانەکەن لەنەوە هێزی هاوبەش دروستکراوە زۆر ڕاست ئەمە ژوێنێکی جەنابتە لەگەڵ کاک ڕەحمەتی کاک شەوکەتی حاجی مشیر ئەمە دۆڵی سماقۆلیە ئەمە ماموریا برا خاستە ئەوە کاک ئەحمەد قەیفەری و کاک شەوکەتە ئەوە مەحموود حەساڵحا وش بەندەیە بۆچی چوبوونە ئەوێ ئەمە چالاشی وە هەر نەوەڵا ئەوە جەبهەکە بوو لە جەبەیەکە بوو نێتەوە ئەمە ژوێنی تۆ کاگیاسینی قاربەرزنجیوانی چێن ئەمە کاگیاسینەوە هەمە ئابلاخەیە کە خەڵکی ئێران ئەوانی کە ئەوە کەماڵغەمبارە ئەوانی کەشەوە یاسین نەسیرە ئەوی کەشیان ناوکەین بیر چۆتەمانە نووسەرانی بەغا بوون کە هاتەبوون لە دەشتایەکەی بەکرێتۆ لەوێ وێنەیەکی جوانە و دەستەکانە خۆش بم پێم خۆشە جەناب دیادەوەری زۆرە لەناو ئەم باخە و خەڵکی سلێمانیش بەگشتی بەیەکەوە پیاسەیەکی ناو باخەکە بکەین بەس پێشەوە شعرێکمان بۆ بخوێنی تۆ بە تایبەتی من پێم خۆش ئەوانەمان بۆ بخوێن تۆ کە بۆ سلێمانی نووسی و من ئەم شعرە بۆ دروستبوونی سلێمانیە چۆن سلێمانی دروست بوو ئێوارەیەک پاشا و دۆستان و ئازیزان پاش ڕاوکردن چا خواردنەوە لە پێدەشتێک لای کانیەک کە ناسرا بوو بە کانێسکان پاش وت و وێژ و تەکبیری گشت هاوەڵان
بڕیاریدا دروستی کات لەو دەڤەرە سلێمانی شاری شاران فەرمانیدا بۆ ڕازاندنەوەی باخچەکانی داهاتووی شار لە هەر باخێک گوڵی بۆن خۆش داری بەفەڕ نەمامی جوان لە دەڤەرێک هەر ناوچەیەک پەنجە و مەقامی کارامەی دەستڕەنجینی پیشەوەران لە هەر کەلتورێکی جوانی کوردەواری مشتێ هەزر و پێنووسێک و هونەرێکی ڕەسەنی لەمەڕ خۆمان بۆ هەر کۆڕ و ڕاوێژی پیاماقوڵان ڕیچسپیەک بۆ ڕێنمایی و چارەسەری گرژی و ئاڵۆزی کێشەکان لە هەر هۆزێ چاونەترسێ کەسی ئازاد پیاوچەلەنجێ بۆ چقلی چاوی ناحەزان شار دروست بوو هەر بەهاری عمری بوو شار هەڵتۆخی بۆ تەمەنی ڕۆژ بە ساڵ چوو پەلی هاویشت ئەنیشکی شار کەوتەبان سەر گشت شارەکانی کوردستان خۆش بێ و زۆر زۆر جوانە فەرموو کاوەمەردیارە جناوە دیشێکی لەو شاعرانی کە شار زۆر بۆ سلێمانی نووسیوە زار لە شارەکە بۆ ئەم شارە نووسیوە یانی چی تێ بۆ سلێمانی من شعرێکم هەیە زۆرە بۆ سلێمانی بەزیشیان ئێستا لە ناوشاری سلێمانی لە زۆر کاپتریا و کەبابخانە و چێشخانەکانە هەڵواسراوە لە زۆر شوێن جاگەر پێتان باش بێ من ئەو شعرا خوێنمەوە پێوان خۆشە بێ فەرموو ئاگادار بە کە پێ دەنێیتە ئەم خاکەی سلێمانی بە ئەدەب بە لە حوزوری ناوداران و شاعرانی لە بەختانتە کە بۆت لوە ببینی تەختی بابانی بە ئەمەک بە مەی شێوێنە نەریت و کەلتوری جوانی شارێک لێوان لێو لە جوانی مەنزڵگای ئەحمەدی کاکی مێرجێکی پاراوی سەوزە لە ئامێزیا سەرچاوەکەی سەرچناری چەند میوان دۆست و نەجیبە بۆ کەسانی غەیرە شاری کە ئاڵۆزا موسیبەتە خامۆژ نابێ وەک ڕەشەباکەی جارانی دەستەکان خۆش شارێکی زۆر جوانە پێم وابێ ئەم شێعرە چیرۆشێکی لە پشتە و تۆ بۆچی نووسیوەیان لە چی و ئەمە نووسی ڕۆژێ لە دوکانی کاکجەمیلی مەحموود عراقی کە هاوڕێمە دانیشت بووم سەیری فەیسبووکمە کرد سەیرم کرد مناڵێکی عەرەب لەسەر بانی ملی پەیکەرێ لە پەیکەرەکانی باخی گشتی دانیشتۆ قاچی شۆڕ کردوەوە ڕسمی دەتبوو بۆسە پەیکەرەکە بەڵێ من ئەمە کاری لێ کردم هەر بۆیە ئەڵێم ئاگادار بن کە یێنە ئەم شارە بزانن ئەم شارە چی بووە ئەم شارەی ئێوە نیە سوپایەتی پێ بکرێ چکەوکو ڕەشەباکە وایە کە ئاڵۆزە ئەم شارە هەر کەسێکی لە بەرچاکو جاریچکە نایەتەوە دڵی سلێمانی و بە تایبەتی سەرچنار یەکێکە لەو سیمبوڵە زیندوانەی کە لە مێژووە بەردەوام زین و پێشەنگ بووە و هەرەمە وای کردووە ینی بۆ بە مەڵبەندێکی ڕۆشنبیری و گرنگی ناوچەکە سلێمانی و سەرچناریش لە ئەدەبیاتی کوردیە کاک عومەر زۆر ڕەنگی داوەتەوە نالی و سالم ینی لە 1970ەکان باسی سەرچنارەکەن و وەسفی سەرچنارەکەن و باسی سلێمانیەکەن تۆ ئەمە چۆن نەبینی لە ئەدەبیاتە کە سلێمانی شارێکی زیندووە کە سەرچنار بە هەمان شێوە لە یادەوەری و لە ئەدەبیاتی ئێمە هەیە وی سەرچنار و سلێمانی دوانەیەکەن بەیەک ناژین سەرچنار من لە کورتە شێعرێکا وتمە هەناسەی سلێمانیە سەرچنار سلێمانی بە سەرچنار و جوانە و ئەم جوانیەش و ئەم زین و بوونەوەی سلێمانیش هەر لە نالی و سالم و لەوانەوە ماوەتەوە بۆمان و گۆرانی شاعر و بۆ شاعرەکانی کەوتا هاتۆتە سەر ئێمەمانان ئەم جوانێت کاریگەی لەگەڵا کردێت و من شعرێکی کەی سلێمانی هەیە ئەوش شعرێکی کورتاگەر پێتان خۆش بێ ئەوشتان بۆ خوێن فەرموو لە چەخماخەی ئاسمانەوە ئازایەتی لە چاوەکان تا سەوز بوو لە هەڵۆی بەرزەفڕەوە ئازادی لە نێوی زارتان نەخەش بوو لە سەختیدا هێندە سەختی ڕق ئەستورتر دەبێ لە نەرمیدا هێندە نەرمی سینەت خوانی میوان دەبێ لە مێژووی کەمی تەمەندا هێند مەزنی
بوویتە جێگە ئیرەی شاران لە جوانی داهێندە جوانی لە شانتایە فریشتە و پەری ئاسمان لە فکر و ئەدەب و هونەردا پێشەنگی گەلی کوردانی لە شۆڕش و ڕاپەڕیندا شاری هەڵمەت و قوربانی. دەستەکانە خۆش بێ زۆر جوانە کاک عومەر. یادەوەریەکانت لە شاری سلێمانی و شتانی کە تۆ لە تەمەنی خۆت بینیتە پێم وابێ باسیەوەت کردتم بیرت تیژە وتم مەنعەتە جەولەکەی 63 لە بیرە کە ئەو کاتە تۆ تەمەنت 6 ساڵ بوو. ئەو یادەوەریانەت هەر لە شەستەکانەوە و ئەو شتانی کە لە سلێمانی یادەوەری خۆشن لە زیهن تا ماونەتەوە. لە 63 بیرم ێ من ئیتەجەول بوو نەورۆزی 63 نانێژە ئاگری نەورۆز کرێتەوە ئێمەش مناڵ بووین چیلکە و پایە کۆن و لە تەتایەمان کۆ کردبووە ماڵمان لە باخ شێغلەتی بوو خانۆکە ئەمە دوو دەسە بوو دەسەی پێشوی بەرز بوو دواوی نزم و باوکمتیەوە چێ بێتاقەتن وتم مەڵا ئاگری نەورۆز مسەلەحە ئەگەڕاق پیانەتن حرەس قەومی شایان زیتە کردو لە خەڵک ئەمانە تەقیان نەکرد ئیتر باوکمتی وەرن من مەقاڵەیەکی هێنا پڕ بوو لە خۆڵەمێش نەوتی پیا کرد و بردینی ئاگریکی بۆ کردین لە سەربانەکەوتی ئەو ئاگری نەورۆز ئاگری نەورۆز شتی خۆشی ژە بوو لە بشارەت چەند کەسێکە بوو شێتێکە بوو کە بە ڕێگا ئەڕۆی لە دواوتی هەڵای ئاوەڕی نایە لەوی پێشوی هەڵەیە ئەوی پێشەوە چی بکە ینی عقی نەبوو. هەستە چیە بۆ ئەو تازەگەریانی کە لە سەرچنا کراوە بۆ ئەو هەوڵانەی کە گەشت و گوزار و ئەوانە ئەیدەن بۆ ئەوەی ئەم باخەوە سەرچنار جارێکتر بوو بژێتەوە و پێشەوە دیارە بەڕاستیە بینم ئەمڕۆ زۆر خەڵک خێزان کچان و کوڕانی شار بەم کەشتە ساردە ئەمڕۆ هاتون بۆ سەرچنا باوەڕ کرد لەم سەرچنارە ڕۆژە بووە لەو شوێنەی سەرەوە لای ئەو کۆشکەکەی شێم حەمەوە دانیشتوین جاری وا بە بەز من و شێم حەمەوە یانی چیچکە هاتووە بەڵام ئەو هەڵمەتی پار کرا پار بوو پێرار بوو کە کرا بەڕاستیەکەی ئەو هەڵمەتە سەرچناری بوژانەوە زۆر ڕاستە دەستەکانی خۆش بکگە ئەمەێمە ئەمڕۆ جەنابتمان ماندوو کرد بەڕاستی بە هیوای سەرکەوتن بۆ جەنابێت بۆ هیوایانی بێتمان کە مەکتمان بردێتەوە بۆ یادەوەریەکانت بۆ زمموی خۆت بۆ یادەوەریەکانی سەرچنار و سلێمانی حاڵ بۆم و لێرەشەوە ڕێز و سپاسم هەیە بۆ کەناڵی کورسادی ئازیز چونکە کەناڵێک بووە هەمیشە من خوێنراومەتەوە لەو کەناڵەوە کورساد ماڵی هەمووانە و هەرماڵی هەمووانە تاقە کەناڵێکیشە کورسات با پێ بڵێم ئەمە هیچ مجاملەیەکی تیان نیە تاقە کەناڵێکە لە کوردستانە کە بۆ خێزان و بۆ پەروەردە لەبار بێ کورساتە چونکە نە درامایەکی ناحەزانێنێ لێی بە نە بەرنمەیەکی خەڵەتان نیتیایە بەڕاستی کەناڵێکی چاکە هیوادارم هەروارمێنە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ جەنابەت کاکەوە مەژیان مانومان کرد زۆر زۆر سپاس خۆشەویستان بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.